لە فەڕەنسا هەردوو سیستمی سەرۆکایەتی و پەرلەمانی تێکەڵ کراون و پەیڕەو دەکرێن. لەسەر ئەو بنەمایەش دەسەڵاتی هاوبەش و دەسەڵاتی تایبەت دراوە بە سەرۆکی وڵاتەکە. لە دیارترین دەسەڵاتەکانیشی تەقاندنی چەکی ئەتۆمی بە تەنها بەدەست سەرۆکی فەڕەنسا خۆیەتی. سەرۆکی فەڕەنسا چەندین دەسەڵاتی فراوانی هەیە، چەند دەسەڵاتێکیش لە نێوان سەرۆک و سەرۆک وەزیران لە بوارەکانی بەرگری و دیبلۆماسی هاوبەشی پێکراون. بە پێی دەستوری فەڕەنسا سەرۆک باڵاترین پۆستە لە دەسەڵاتی جێبەجێکاری، کار دەکات بۆ زامنی سەقامگیری، دادگا و ڕێزگرتن لە دەستور و بەڕێکردنی کارەکانی دەسەڵاتی گشتی. سەرباری ئەوەی سەرۆکی فەڕەنسا چەند دەسەڵاتێک لەگەڵ سەرۆکی حکوومەت و پەرلەمان هاوبەشی پێدەکات، بەڵام چەند دەسەڵاتێکی تری پێدراوە، لەوانە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران دەکات و مافی دەرکردنی یاساشی هەیە. هەروەها دەسەڵاتی دامەزراندنی باڵیۆزانی فەڕەنسای لە دەرەوەی وڵات هەیە. دانوستانیش سەبارەت بە پەیماننامەکان و پەسەندکردنیان دەگەڕێتەوە بۆ ئەو دەشتوانێت چەندین پرۆژە یاسا پێشنیاز بکات بۆ ڕاپرسی و پەسەندیشی بکات. لە ڕووی بەرگریشەوە 5 سەرۆکی فەڕەنسا فەرماندەی باڵای هێزەکانی چەکدار بوون. سەرۆکایەتی لیژنەی باڵای بەرگریش دەکات، هاوکات بڕیاری بەکارهێنانی چەکی ئەتۆمیش تەنها بەدەست سەرۆکی فەڕەنسایە. بەڵام سەرۆکی فەڕەنسا ناتوانێت بەتەنها جەنگ ڕابگەێنێت، بەڵکو ڕاگەیاندنی جەنگ لە دەستی پەرلەمانی فەڕەنسادایە، بەڵام تا ئێستا کار بەو بڕیارە نەکراوە. سەرۆکی فەڕەنسا پارێزبەندی کاتی هەیە و لەگەڵ کۆتایی هاتنی دەسەڵاتی پارێزبەندیەکەشی کۆتایی پێدێت. هەڵبژاردننی سەرۆک لە فەڕەنسا لە ڕێی دەنگدانی ڕاستەوخۆی خەڵکەوە دەبێت. یەکەمین سەرۆکیش لە ساڵی 1848 هەڵبژێراوە کە دواترینیان ئیمانوێل ماکرۆن بووە.